بسم الله الرحمن الرحيم والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه وأتباعه إلى يوم الدين. أما بعد، أتينا خدمتي آياتي كتير لآية كاني پروردگار بهوكار وبسبب دابزيون خواهي پروردگار فرمي وقالوا لن يدخل الجنة إلا من كان هودا أو نصارى. خواهي پروردگار فرمي جولك كان قاور كان دلين جيجا لإيما کەس ناچێتە باشتەوە، واتە کەس داخلی بەهشت نابێ. بەخسەی ئەوان بێ بەهشت دروستکراوە بۆ ئەوان، واتە ماڵی ئەوانە، موڵکی ئەوانە. پەروەردگارش لەیرەدا ئەم ڕاستیە دەرەخا کە وانییە بەڵکو بەهشت دروستکراوە ئەوەی چاکە بکە و باشە بکە لە هەر موسڵمانێک بێ داخلی بە باشتە بێ. بەڵام ئەگەر وانە بێ ئەوە داخل نابێ بەو باشتە. الجنة لمن اتقى ولو كان عبدا حبشيا. واتە بەهشت بۆ کەسێکە لەخوا بترسێ با بەندەش بێ، با عەبد بێ، ئازاد نەبێ، عەبدی حەبەشی بێ. والنار لمن عصى ولو كان شريفا قريشيا. واتە دۆزەخش بۆ کەسێک ئەبێ ئەگەر ئەو کەسە لە نەوەی بە یعنی گوناح بکە و تاوان بکە و بەخسی خوانەکە با لە نەوەی پێغەمبەریش بێ. یعنی بە حەقی نییە بەوە کەسەکە چییە چی نییە، گرنگەوەی ئەو کەسە بەخسی خوا بکات چێتە باشت. وەک پەروەردگارە فەرمێ ئینە ئەکرەمەکم عیند الله ئەتقاکم. کەواتە ئەمە ڕاستەکاتەوە، چونکە ئەوان وا دەزانن لە دنیادا مرۆڤەکان دروست کراوە بۆ خزمەتی ئەوان، ئەبێ هەموو کەسێک خزمەتی ئەوان کە لە قیامەتشە هەروە ئەڕوان وا دەزانن خەڵکی ئەبێ بەس بەهشت تایبەت کراوە بۆ ئەمان و خەڵکیش ناچێتە باشتەوە. بەڵام خوای پەروەردگار لێرە ئەوە ڕاست دەکاتەوە. ئەچینە خزمەتی ئاەتێکی تر لەو ئاەتانە: قل إن كانت لكم دار الآخرة عند الله خالصة من دون الناس فتمنوا الموت إن كنتم صادقين ولن يتمنوا أبدا بما قدمت أيديهم والله عليم بالظالمين. ئەم ئاەتەش هەر دەربارەی گاور و جوولەکەکان دابەزیوە بە قسەی ئەوان، وتمان جگە ئەوان نەبێ ناچێتە باشتەوە. ئەم ئاەتەش بە درۆخستنی ئەوان دەردەخات، واتە ئەوەی کە ئەوان دەڵێن خوای گەورە ڕەدی دەداتەوە. قل إن كانت لكم دار الآخرة عند الله خالصة من دون الناس فتمنوا الموت إن كنتم صادقين. واتە ئەی محەممەد صلى الله عليه وسلم بەگا وجوولەکان بڵێ ئەگەر ئێوە کە بەهشتانەوێ لای خوا تایبەت کراوە بۆ ئێوە جگە لە ئێوە نییە کەس بچێتە باشتەوە، ئەگەر ئێوە ڕاست دەکەن دەی داوای مردن، واتە بۆ داوای مردن ناکەن و بۆی بچنە ناو ئەو باشتەوە کە ئێوە خۆتانەڵێن، پەروەردگار پیانەڵێ بۆ ئەوەی ئەو باشتە کە دروستکراوە بۆ ئێوە دەی داوای کەن، واتە تەمەنای مردن بکەن. و بێژگە لە ئەوەش خوای پەروەردگار کە باسی ئەمان دەکاتە بەنەمان تەمەنای مردن ناکەن، حەز ناکەن بمرن. یەهود عادەتی وایە، ترسنۆکە، خۆی جوولەکە و گاور ترسنۆکە، شتێک کە ڕخیان لێی بێ لای ئەوان ناخۆش بێ حەزی پێ نەکەن مردنە. چونکە ئەم ئاەتە باس ئەوەکە ئەوان حەز ناکەن لەو لاشووی دیعایەوەکەن کە بەهشت دین ئەمانە و ئەبێ بەس تایبەت کراوە بۆ ئەمان و خۆشیەکانی بۆ ئەمان دانراوە. پەروەردگار پێ ئەمەیان پێ ڕائەگەیەنێ و دوای ئەمەش خوای پەروەردگار بۆیان ڕاست دەکاتەوە و ئەوەی کە ئێوە دەڵێن کە هاتووە کە چەواشەی خەڵکی پێ دەکەن لەوە زیاتری تیانە، وەک دەستەی تەورات و ئینجیل کە ئەوەیان ئەوەی کە دەستکاریان کردە لە تەورات و لە ئینجیل و ئەوەشی کەوا ڕێگە ڕاستەکەیان لێ گۆمڕا کردووە لە خەڵکی، ڕاستیەکەیان شاردەتەوە و ڕاستیەکە ناڵێن بە خەڵکی. پەروەردگارە فەرمێ قل من كان عدوا لجبريل فإنه نزل على قلبك بإذن الله مصدقا لما بين يديه وهدى وبشرى للمؤمنين من كان عدوا لله وملائكته
ورسله وجبريل وميكال فإن الله عدو للكافرين. پەروەردگار ئەم چەند ئاەتە دەفەرمێ وای پەروەردگار لە 97ەوە هەتا 101 کە پەروەردگار باز دەکا و باس هەندێک پرسیار دەکا کە پرسیاری گرنگ لە پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم دەیکەن پێغەمبەری خوش صلی الله عليه وسلم کە جوابیان دەداتەوە. پاشەوەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوان تەبعاً پرسیارەکەن دەربارەی ئەوەی کەوا وەڵامیان بژین دەداتەوە یان لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ئایا جبریل لای جوولەکەکان بە دوژمنی خۆیان دەزاننەوە، ئەو مەلایکەی کە وەحی هێناوە بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە دوژمنی سەرسەختی خۆیان دەزانن. بۆیە پەروەردگارە فەرمێ قل من كان عدوا لجبريل. ئەمە ڕەدێکە بۆ ئەوان هەر کەسێ دژایەتی جبريل بکە بێگومان فإنه نزل على قلبك بإذن الله. قصدي قلب يعني ظلي پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە قورئان هێناوێتی فەرمانی خوایە بۆ سەر دڵی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مصدقا لما بين يديه وبشرى للمؤمنين. دژایەتی خوای پەروەردگار بۆ کەسانەی کە دژایەتی مەلایکەکانی دەکات ئەمە ئەوە دەگەێنێ کەواتە بایەخ بەوەیە چونکە جبریل عەلەیهی سەلام کتابەکانی تری هێناوە و لەگەڵ ئەوەی کە قورئانی هێناوە ئەمان ڕقیان لێیەتی چونکە وا دەزانن بە سەبەبی ئەمە کە کتابەکانی ئەمان نەسخ بووەتەوە و نەماوە. ئەوان وا دەزانن ئەگەر جبریل نەبوایە کتابەکانی ئەمان نەسخ نابووەوە یان نائەما بەڵکو هەروە خۆی دەماوە قورئانش ناگەیشت بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. تەبەن ئەم کتابانش معلومی جەنابتانە کە لەلایەن خۆیانەوە دەستکاری کراوە. ئەگەر دەستکاری نەکرایە ئەو کاتە پەروەردگار کتابێکی نایەنا کەچی ئەو کتابە کە هەموو کتابەکانی تر بگرێ لە خۆی. من كان عدوا لله وملائكته ورسله وجبريل وميكال فإن الله عدو للكافرين. الكيد الزجايتي ملائكة كان خواي پروردگار ملائكان وبيغمبران وجبريل وميكائيل بكا أو خواي گورا جايتي أو كسانة دكا كبرياري انداوة بباور بل كباوردار نبن كايدا واتا پروردگار برياري شريدا وهر كسك كشر بكا لقل خواي ولقل ملائكة كان دا خواي پروردگار لي قبول ناكا. ولقد أنزل إليك آيات بينات وما يكفر بها إلا الفاسقون. سيون شخوا بپیغمبری خوا صلی الله عليه وسلم رای دەگەیەنێ پێی دەڵێ بپیغمبری خوا صلی الله عليه وسلم ئەو کەسانەی کەوا بە ئاشکرا دژایەتی قورئان دەکەن ئەوش ئەوەیە جگە لە فاسق و بێسنوور و واتە لەسەر فەرمانی خوای گەورە دەرچوون. دوای شەچینە سەر پرسیارەکان نەتایرێ باشە و خوای گەورە ڕەحمان و لایکمان کە عاقبەت خەیرمان کە لەش بەرزان. صلی الله على محمد وعلى آله وصحبه وسلم.